لەپەی زانیاریەکانم تۆ نەجیبە نەجیبیت بربژێری ژمارە بستوێت لە بازنەی دوهۆک لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان خاوەنی بڕوانامەی ماستەرید لە یاسا و قوتابی دکتۆرایت ئەندامی پەرلەمانی عێراق بیت لە خوری دووەموسێ هەم ڕۆڵێکی بەرچاو هەبوو لە لیژنەی دارا و ئابووری لە پەرلەمان لە داڕشتنەوەی چەندین یاسا کارا بوویت بەخیر بیت بۆ بەرنامەی AI5 پێنج پرسیارت لێ دەکەین بۆ هەر پرسیارێک یەک خولەکت هەیە بۆ وەڵامدانەوە ئایا ئامادەی دەست پێ بکەین؟ ئامادەم. پرسیاری یەکەم بە پێ زانیاریەکانم ئەزمۆنتەیە لە پەرلەمان چۆن دەتوانیت ئەم جارە کێشەکانی بودجێ و موچە چارەسەر بکەیت؟ دەسەڵاتی بەغدا ئەvە ماوەی 10 ساڵایە سزەدانە خەڵکی هەرێمە کوردستانی کردی برینە نانە خەڵکێ و موچە خەڵکێ بڕاستی و بودجە هەرێمە کوردستانێ چارەسەرکردنەوەی جەختکردنە سەر جێبەجێکردنە دستوری ئەو دستورێک و هەشتێ سادێ خەڵکی عێراقی و هەرێمە کوردستانی سەرڕازی بووی ئەو دستورێک و مافێن خەڵکی هەرێمە کوردستانی ئەوێ بڕیبارن خینێ هاتینە تەزبیتکردن ڕاستی تاکید سەروان خاڵەنە مادە یا فدرالی ئەوە تاکید سەر سیستەمی فدرالیت کرد یا دوێ مادە 121 فقرة 3 تاکید سەر بەش بودجە هەرێمە کوردستانیت کرد هەر وەسا مادە 110 و 111 و 115 ئەوە تاکید سەر هەندێک کەن و 117 جی و بەشە بودجە هەرێمە کوردستانی بێتە دان موچن فەرمانبەرە لازمە یعنی حقیقەتەن خەڵی سۆر بیتن چێنا بیتن دەسەڵاتە بەغدا تێکەلی ئەو خلافاتانە ناوبەرە حکومەت عێراق و فدرال و هەرێمە کوردستانی دەبکەتن چارەسەری دەڤێڕەنگی بیتن تاکید سەر جێبەجێکردنە دستوری یەک ڕێزیە ماڵە کوردی وێرانە یعنی وێرەکیانە و جەسارەت نینەرێن خەڵکی کوردستان البەغدا بڕاستی لازمە سەروی بابەتی شەو و ڕۆژ کار سەر بکەن کو بشێن قوتە خەڵکی نانە خەڵکی موچە فەرمانبەرە ینی هەیڤانەوەکی باشوور و نەڤەڕاستە عێراقی خەڵکێک وەربگریت بە پێی و زانیاریانی کە هەمە لە ساڵی 2014ەوە حکوومەتی ناوەندی کێشەی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کردووە هەمیشە وەکو کارتێکی فشار دژ بە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەکاری هێناوە زۆر جار حکوومەتی هەرێم وەک هەڕەشەیەک دابینن نەک وەکو هاوبەشێک پرسیاری دووەم عێراق خاوەنی دەستورە ئایا بەپێی دەستور معاملە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات؟ نەخێر دستور 2005 هاتیە دامەزراندن ئەوە 20 ساڵە ڕۆژ بۆ ڕۆژ حکومەت دیف حکومەتێ هەوڵێت دان و دستور ینی بدەنە ڕەخێکی و تعامل بێتەکردن یەک بریار یەک لایەن ئەو مەرکەزیەت چونکو فدرالیەت هیچ هەوڵێک نهاتێ دان و فدرالیەت بێتە چەسپاندن و ئەوژی هەم ڕکنە جغرافی هەم ڕکنە قانونی دامەزراندنە ئەنجومەنی فدرالە و دستور تاکید سەر هەندێکری هەر وەسا جێبەجێکردنە مادە 140 کە ڕکنە جغرافی ئەوژی نهاتیە بدمایکینان و نهاتیە جێبەجێکردن خاڵە دیۆم یا گرنگ بەشێ بودجە هەرێمە کوردستانێ الگورەی دستوری لازمە بێتە دان ئەوژی مادە 121 فقرة 3 تاکید سەر هەندێک کرد مادە 117 جی دستور نهاتیە جێبەجێکردن دەرەخستنە قانون نفت و غازە قانون نفت و غازە گەلەکە مهمە سەرڕای کو ساڵە 2007 هەمی لایەنە سیاسی ڕێککەوت بوون و قانون نفت و غازە بێتە دەرەخستن بەس نهاتیە دەرەخستن تخصيصات البيشمركي وك بشكش منظومة دفاع يا عراقي مفروضة أو جهة همي موفوش يسنخ دوري ولكن بس نهاتيا جبت شلي حكمة العراق وفدرال توافق وشراكة وتوازن وراسية فرسي يعني هرسي بند سراكينك ومفروضة حكمة العراق وفدرال جبت بالدستوري بس نهاتنا جبت بەداخەوم بەپێی زانیاریەکانم لە دوای نووسینەوەی دەستور لە ساڵی 2005 لە عێراق خەڵکی کوردستان زۆر خۆشحاڵ بوون گەرچی هەموو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا ڕەشاو نەکرابوو بەڵام زۆر خاڵی گرنگی تێدا بوو کە کورد وەکو دەستکەوتێک لێ دروانی بەڵام پێشێلکاری دەستور هەرزوو لەلایەن حکوومەتی نامەندی دەست پێ کرد ئەمەش کلێنەکی گەورەی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان دروست کرد وەکو حکوومەتێکی فیدراڵی پرسیاری سەیەم بەپێی زانیاریەکانت ئایا بڕینی موچەی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ دەستور یەک دەگرێتەوە؟ نەخێر چونکە بڕینی موچەی خەڵکی کوردستان
بچوانی دستوره، بچوانی ماده یکمه، بچوانی ماده 14، بچوانی ماده 25، بچوانی ماده 117، بچوانی ماده 121. همو مواد دستوری تأکید سردت کن که هیچ جواز یک نبرا خلق هرم کردستان گل باشور نبراست عراقینا برینا موچی براستی بچوانی دستور و یاسا و محکمة فدرال گل او ركفتنا هاتنا امضا كرون حتى بنماية شرعي يعني تجي هنديناجي ام تأكيد السردت كان مفروضة افخولة بيتن حكمتها بيتن موچي فرمان برا نبنى قرباني نبنى كارتا في شارك السر خلق هرم كردستان وهرس حكمت هرم كردستان وخلق هرم كردستان وكي باشور نبراست عراقي حيوانات موچي خوار بگرید. پرسیاری چوارم بە پێ زانیاریم تۆ لە 2 خولی تردا پەرلەمانتار بوویت لەم خوڵەدا دەتوانی چی بۆ کوردستان و عێراق بکەیت؟ اس نجيب ونجيب كانديدا جمهورية 21 سالي 275 أولويات 8 موچن فرمانبرانه پیشمرگین قهرمانن هر وصا رعایة اجتماعی دلیوین کاری بو گنجان کو او راستی تخکا گلکا یا ضررمنده تخکا گلکا پیدوی پشتوانیه هر وصا زندانی سیاسی قربانین انفالا او همی او اولویت منها کو خلابیتن ام تاکید السرنده بکن چنکو گلک شوان یاسای مدست بکر بون و ام ده بردوان بین سر دماهکینان وان پروسسن یاسایی و رقابی بو دەستبەینە نەوەڵ مەفا. وەڵامێکی گرنگە بەپەی بەدووادا چوونەکانم بەڕێستان وەک یاساناسێک ڕۆڵێکی کاریگەرتان هەبووە لە داڕشتنەوەی یاسا لە پەرلەمانی عێراق دەتوانیت ڕۆڵێکی کارات هەبێت بۆ ڕاستکردنەوەی ئەو یاسایانەی کە لە بەرژەوەندی تاکلایەنە دەرکراوە. پرسیاری پێنجەم چی دەکەیت بۆ ئەوەی یەک ریزی لە نێوان پەرلەمانتەرە کوردستانیەکان دروست بکەیت؟ یەک ڕێزیە مالا کردی گرنگترین و پێسترین خاله بو پاراستنا مافێت خەلکی کوردستان و هەر وەسا بۆ جێبەجێکردنە دستوری کە زامنی مافێ خەلکی کوردستانی و خاکا کوردستانی پڕاستی یا ایکه ام دخواست کن انجمنک همی لاین سیاسی کوردستانی بهت درست کردن اف انجمن سیاسی کاری و او بیتن بو یعنی بو داکوکیل سر جبه‌جکرنا دستوری وان خالن سیستم فدرالی کو تأکید سرندت کرد بو جهر ما کردستانه نفت و غاز هر وسا پاراستنا خاک کردستان و کیانه که دستوری و قانونی کو بریبار نخینه اف کیانه هاتیه دامزراندن یا دویه ام تأکید سر همی پارلمانتارات کن یه همی لاینا بو یک ریزیا مالا کردی پارلمانی چکو چند ام یک ریز بین چند شین مافی خلق کردستان تأمین کرد. دەستخۆش نەپەی زانیاریەکانم زۆر جار لەبەر نەبوونی یەکریزی لە نێوان پەرلەمانتارانی کوردستانیەکان زۆر یاسا بە درژی کوردستان دەرگراوە. یەکریزی و یەک پەیامی زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانن مافی دەستوریەکانی هەرێمی کوردستان بە هەموو کیانەکانی بپارێزن. نەجیب بەربژاری ژمارە 21 لە بازنەی دهۆک لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بە وەڵامەکانت و داوا دەکەم خەڵکی کوردستان متمانە پێت ببەخشن تاکو بتوانی ببیت بە پارێزەری مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق. زۆر سوپاس.